گەنجان و دەرچوانی زانکۆ لە گەڕانێکی بێبڕانەوەجان بە دوای هەلی کاردا، بەڵام ئەم خەونە بووەتە کەرەستەی دەوڵەمەندبوونی کۆمەڵێک ڕێکخرا و سەنتەری ئۆنلاینی وەهمی کە لە ژێر ناوی خولی ڕاهێنان و دۆزینەوەی کار گیرفانیان خاڵی دەکەن. بەپێی ئامارە فەرمیەکان تا ئێستا ناوی 320 شوێنی فەیک و ئۆنلاین بە تۆمەتی پارەوەرگرتن دراونەتە داواکاری گشتی سلێمانی. لە شاری سلێمانی نووسینگەی هەلی کاری فەرمی هەیە کامانە مۆڵەت پێدراوی وەزارەتی کار بە ڕێوەبەرایەتی گشتی کار بە ڕێوەبەرایەتی کاری سلێمانی. لە بەرامبەر ئەوەیە 13 دانە فەیک وەهمی هەن، خەتەریات ئەمانەوەیە کە ئۆفیسیان هەیە، شوێن و مەکانیان هەیە، قەتعەیەکیان داناوە لە بەردەمی ئۆفیسەکەیانە، بۆیە گەنج باوەڕیان پێکات ئەو ناتوانێت فەرمیەک و نافەرمیەک لە یەکتری جیا بکاتەوە گەنجێک. ژمارە ئەمانە 13 دانەیە لە شاری سلێمانی و زیاتر لە 250 دانە ئۆنلاین هەیە کە ئەمانە بە ئۆنلاین ئیشەکان شوێن و مەکانیان نییە. ئەو چیرۆکانی کە هەیە ڕۆژانە ڕوو ئەدات ئۆنلاینەکان هەلێکی کار بڵاوەکەنەوە ئەڵێ بۆ ئەوەی کە بدنێرم بۆ ئەم کارە پێویستەکە بە یەکێک لە پلاتفۆرمەکانی پارەناردن لە هەرێمی کوردستان بڕێک پارەمان بۆ بنێری کە بڕەکەی 40,000 هەر دوای ئەوەی پارەکەت بۆ نرد ئەوە یەکسەر ڕاستەخۆ بلۆک دەکا و نابی بە خاوەنی کارەکە و پارەکەشت بۆ ناگەڕێنێتەوە. بەڵێ ئەوانەشی کە هیچ مۆڵەتێکی حکوومەتی هەرێمی کوردستانیان نیە بەڵام شوێنێکیان هەیە و ناومان ناون وەهمی ئەمانە ئەگەر بێت و قۆڵی گەنجێک ببڕن پارەی گەنجێک بخۆن ئەم گەنجە لەکوێ ئەتوانێت حەقی خۆی وەرگێتەوە. کاتێک کاچە بۆ وەزارەتی کار و کاروباری کۆمەڵاتی و بەڕێوەبەرایەتی کار ناتوانێت حەقی خۆت باتەوە چکە لەبەرەوەی ئەو شوێنە لەژێر سەیتەرە و هەیمەنەی ئەم وەزارەتەیان نییە، مۆڵەتی ئەم وەزارەتەی هەڵنەگرتووە بۆی ناچاری بیکەی بە سکاڵایەک لە دادگای سلێمانی. لە چەمانگی ڕابردوودا وەزارەتی کار بە نووسراوێکی فەرمی فەرمانگەی ڕێکخراوە ناحکومیەکانی ئاگادار کردوێتەوە کە نابێت چیتر ڕێکخراو لە ژێرناوی جیاوازدا مۆڵەت وەربگرن و دواتر لە بواری دۆزینەوەی هەلی کاردا بازرگانی بکەن. گەنجەکانمان زۆربیان تەخەڕوجیان کڕۆیسە هەلی کاریان نییە، ئەمە گەورەترین کێشەیە، بۆیە بە دوای چارەسەرێک هاگەڕێت دەرگایەک بدۆزێتوانێت بۆی کاری دەست بێت. لە میانەی ئەمەیە کۆمەڵێک کەس هاتوون ئەم هەلەیان خواستوێتەوە بۆ مەبەستی بازرگانی خۆیان، کۆمەڵێک خول و کۆمەڵێک دەوراتە کە ناوانێک بەمبلەقێک بڕەپارەیەکی زۆر لە گەنجانی ئەم وڵاتە وەرەگرن کە ڕاستیتیان نییە. بەمەبەستی تەنمیەی بەشەریە، بە مەبەستیکردنی خولی ڕاهێنانە، چۆنێتی وەرگرتنی سۆفت سکیلەکانە ئەمانە ئەگەر شوێنێک نەبن ناوەندێکی ئەکادمی نەبێت سەرپەرشتی بکە بەڕاستی مەترسیە بۆ کۆمەڵگاکەمە. ئەم گەنجانی ئێمە زۆربیان سەکە جویان لە قسەکانی ئێمە بڵاوانێ بڵێ ئێمە بەشداری چەندین خولم دەورەمان کردووە بەڵام هیچ کارێکی کارمان دەست نەکەوتووە. بۆیە باشتر وایە وەکو حکوومەت وەکو دامەزراوە فەرمیەکان چاودێری ئەم بابەتە بکەن. پەیام زانیویەتی ئێستا داواکاری گشتی سلێمانی بە فەرمی بۆ ئەم بابەتە هاتووەتە سەرخەت و دۆسیەی لێکۆڵینەوەی بۆ کردوونەتەوە. چاودێرانیش هۆشداری دەدەن کە دەبێت یاسا بە تونترین شێوە سزای ئەو تاقم و لایەنانە بدات کە بێکاری گەنجانیان قۆستووەتەوە و هیوای ساختەیان بە هاوڵاتیان فرۆشتووە.